کەس پێشوەختە نایڵێ، بەڵام بۆ دەستپێکردنی ژیانی دووەم یان دۆستەکان پشتیان لە تۆ دەکەن. کەس باسی ئەوە ناکات ڕۆژێک لە ڕۆژان ڕاست و هەڵەی تێکەڵ کردووە. هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان چووە بۆ لایەک، هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان لەبەر کردەوەکانی هێلانەکەی خۆی جێهێشتووە. بادە ئەوەی تۆ وتت ڕاستە، ویستم عاشقی تۆ بم تاوەکو ئەو لەبیر بکەم، بەڵام گرنگەوەیە عاشق بوومە نەک بۆچی عاشق بوومە. ئەوە تا لێرە عاشقتم، بەس نییە؟ بۆ من بەسە، بەڵام بۆ تۆ بەس نییە. گەیشتینە ئەو ساتەی دۆستەکان بێ خواحافیزی دەڕۆن. چەکەکان دەدرێنە دەستی کەسە بێتاوانەکان. گەیشتینە ئەو ساتەی لەم جیهانەدا یاساکان بە پێچەوانەوە بە بێدەنگی ڕێک دەخرێن. بەدەستێنانی چانسی دووەم کچەکەم واتە لە دەستدانی چانسی یەکەم لە ژیاندا کاتێ بە تەواوی بەدەستی دێنی، واتە لە پڕ نوێبوونەوە. ژیانی دووەم کچەکەم من لە دەرەوە چاوەڕێ دەکەم. سڵاو، بۆ ئەوە پەیوەندیم کرد ئەگەر داواکان پەسەند کراون منیش ئامادەم. دووەمین ژیان واتای ئەوەی نییە ژیانی یەکەم خیانەتی لێکردی، بەڵکو مانای ئەوەیە خیانەتن لە ژیانی یەکەمدا کردووە. تۆ پێویستە وەکو کچی ڕامیز قەرەیسکی بۆ خۆت بپارێزی، چونکە لەو ڕۆژەوە تا ئێرە دووبارە هەموو شتێک گۆڕا. کاتێکی باوکە بابڕۆی خاڵۆ یارمەتیم دە با بڕۆین خوارزە. دەی ماڵاوا بچکۆ خوار لەگەڵ ئازە. دەبەسە پەیوەندیت کرد، داوای یارمەتیت کرد، کەس یارمەتی نەدای مندا، بەڵام مەرجێکی هەیە نابێ بگری، شێوەت تێک دەچێت. تۆم ئافرین بۆ تۆ. بە هەمان ماوە سێری کاغەزەکانی دەکات. دواتر کە ڕووی سووران دواتە سەری سوورماوە. یاریە بچووکەکان بە ئەم قەس دەزۆڕێنێ. واز دەوانە بێنە شەمەوە، پێویست بەمانە ناکە. هەست دەکەم منیمڕۆ زۆر بەبەختم.
شەمۆ من لەلاتم من دەتپارێزم دەی بڕۆ ویسکێک بێنە دەکرێت ویسکێکم پێ بدەیت؟ با یارمەتیت بدەم. وەک ڕم بە دەرکەوتی شێرەکەم. بادە ڕۆیشت چی؟ چێ بەرگەی ئێمە دەگرێت کوڕم؟ ئەوەی بێخۆی لە دەست دەدا. من تەواو خۆم دەکوژم. خۆزگە پەیوەندی بکردایە. ئەستەغفرڵڵا کاکە فەرمووی دەمانچەکە. سەلامەت بی. برادران تەلەفۆنیان کرد. تکایان کرد پێویستە بچم بۆ شوێنێک. حەی لەبەر برادەران مرۆڤ کاتی ئەوەی نێخۆشی بکوژێ ئەوە چییە؟ سایزی چەندە؟ ڕێک بە قەدەر تۆیە. پیرۆزە کاکە عەلی. سپاس براکەم. بەخێر هاتن بەڕێزان. وە دەرناکەون لەگەڵ من یاری دەکەن بەڵام لەژێر ڕووناکی دووە پێشهاتدا لەبەر خۆم دەموت کاتیەوە هاتووە دەستێکی نوێ بکەمەوە و یاریەکی نوێ بکەم تا ئەمەش ببینم کە چێ لەگەڵ کاگرامیسە. باش سیدکە. لەبەر خۆمەوە وتم کاتی یاری نوێ و یاسا و ڕێسا و ئادابی نوێیە. پێشوەخت جوان سیرکەن و ببینن چێ لەگەڵ چێیە. دوایەوە ئاوەدا دەنیشن کاکەرامیس. منەوە نازانم بەڵام من لێرە هەموو کاتێک لە دژی تۆ یاسادا دەنێم. ئامادەن یارێکە دەست پێ بکەین. باشە لەسەر چی؟ ئەمە یەکەم یاریمانە.
دوای یاریشمان لەسەرەمەوە شتانە دەبێت کە خاوەنینە کەوایە بە هەمایە بکەین بۆ شتەی ئێستا دەست بەرداری دەبین